سڵاوتان لەبەر ڕۆژ باش بینەران و بیسەرانی کوردستان 24 ئەم بەیانیەش پرۆگرامی بەیانی 24 بە کۆمەڵە بەرگە و بابەتی تایبەت و هەنووکەی و ئەو بابەتانەی کە پەیوەستە بە ژیانی کۆمەڵایەتی و کولتوری و دەبیەوە ئامادەیە بۆ ئێوەی بینەر و بیسەر ئەم کاتژمێرە لەگەڵمان بمێنەوە تا لەسەر و بابەتانی کە ئامادەمان کردو لەگەڵ کەسانی شارەزا و پسپۆر قساکەینەوە دوێن ئێوەش بینەری بن. دوو بابەتی گرنگ ئەمڕۆ هەڵوێستەی لەسەرەکەین و قسەی لەسەر دەکەین ئەویش هەریەک لە سێمین فستیڤاڵی شانۆیی کەرکووکە جگە لەوەش هۆشیاری نەخۆشە لەسەر ئەو ڕێگە دروستەی کە بۆ بەکارهێنانی دەرمان هەیەە تا بزانین چۆن ئەتوانرێ کەسێک کە نەخۆش بێت بە پێی ڕێنمایی پزیشکی ئەو دەرمانانەی کە پێویستە بەکاری بێنەوە نەکە لە خۆیەوە لە بەرەوەی کە پێشتر بەکارێناوە باش بۆ و هەروەها جگەلەوە باسی کۆنگرەی پارتی دەکەین و کۆزین کە ئێستا جیاکردنەوەی دەنگەکان بۆ هەڵبژاردننی کۆمیتەی پارتی بەردەوامە کە پامنێرانمان لەوێن و بەردەوامن زانیاریتان پێدەین لەسەر دوایین یاخود ئەو دوایین ڕەوشەکە زانیاریەکان لەسەر ڕەوشی هەڵبژاردنەکە لە ڕێگەی پامنێرانمانەوە زانیاریەکان بە ئێوادەین. دەستپێکی پرۆگرامەکە لەگەڵ فلای 24 دەستپێکەین کە ئەم جارە چێتە ئەشکەوتی شانەدەر ئەو ئەشکەوتە مێژوویەی چەندین لێکۆڵینەوە بە دواداگەڕانی زانستی لەسەرکراوە و جگەر لەلایەنە مێژوویەکەی ئەم دەڤەرە پڕە لە دیمەنی جوان و سروشتی دڵڕفێن کەواتە بابم بەیانە ببینین ئەشکەوتی شانەدەر چ دیمەنێکی جوانی هەیە. خیراتنا فلای 24 کم بۆ شکافتا شانەدەرە ئەس سەفەر سوال حمەت ڕێبەبەری گەشت و گوزارە مێرگەسۆرێ گەشت و گوزار و شوێنەوار دوو دیوێت لێکدراوە ناکرێت جەیەکی شوێنەواری بینەوێتە جێی سەرنجی گەشتیارە بحکمی ئەوەی لە ساڵ 1950 لە شلای شوێنەوارناسە ئەمریکی و هەلکۆلین بۆیرەکی دو هێسک و پرۆسکێت مرۆڤێنیاندا تاڵە دیتێوە بێگومان بوو جێ سەرنجێ گەشتیارە وجبر هندی ما سال 2008 ما فکران دکر کو ایرا هندک خدمت گزاری سرطایی لی بکرین بو خاطر واقعی را اوید کو سردانه ایراد کن و بو هاوکاریا کومالا دوستاتیا کردستان بریتانیا هستن به نوجان که نوابش گفته او هندک خدمت گزاری سرطایی وکی کبر و مستبا و پلیکان و پارکینگ و اوتشتل هات نچه کردن و مال برای زیادتر گرینگی پیرودن بس به جانو که تیم کازانکو کامبریج کو پیکاتیل چند شوی نوارناسه که کار هر کلینیت کنت ناف اشکفته ده حتی او شغل خلاص نکرد و دومایک نیت ام نشین ایل را دسته هیچ و برهنه رکیب کم با اوی زیادتر هندک لو تشتاد شرکت اوید کو گشتیار ما بستن و کو رستوران یا کافه که تشتغل و بابته سالانه جمعه که زور گشتیار سردان اشکفته شانه دارد که زور به هر زوری او گشتیار کو سردان ایراد کنش تیم بیانی پیکتین و هندک شوان شوینوار ناسم بو کاری ریسرچ و هل کلین و آوان سردان ایراد کن هندک شوان فوتوگرافرن و همه حسکن کو او دیمن و جوانید ایراد کل نافش کفته شانه در هی وینی توان بگرین و بلاد کنه تایتانیک و مردنی نهێنی دوو پێشەنگەی تایبەتی هونەرمەند ئەلامق عەلیە کە لە هۆڵی میدیا لە شاری هەولێر کردوێتەوە لەم پێشەنگەیەدا هونەرمەند ئەو کارانەی کە چەند ساڵێکە پێوەی خەریکە و کاری تیا کردوون نمایشی کردوون. من نامق علی قادرم و
پێشانگای حەفدەمینمە کە لە هەولێر دەیکەمەوە و لە شارەکانی تکە. ئەم پێشانگایەم بریتە لە دوو بەش یان ڕوونتر بێم دوو پێشانگایە. لە 2019-2020 ئەو کارە هونەریانەم ئەنجام داوە. ئەو دوو پێشانگایە یەکیان بە ناوی تایتانیکە ئەوتکە بە ناوی مردنی نهێنی تراژیدیای جیهانی. بریتە لە چەند کارێکی پەیکەر، چەند پەیکەری یەک لەوانە مەسەڵەن برۆنزە، دواتر کۆنە ئاسنە، دواتر چەند ئیشەکی بەردا لەبەر ئەنجام دراون. بەنسبەت ئەو کۆنە ئاسنەکان چەند ئیشەکە یان چەند مادەکە کاتی خۆی کە لە ژیانی ڕۆژانە بەکار هاتوون، دوایەکە وردە وردە زەمن بەسەریاندا ڕۆیشتە ئیستهلاک بووینە. من دووبارە وەکو هونەر بەکاریان دەینەوە ئەو مادانە. بابەتەکانی هەموو ئەو پێشانگایە دەتوانبی هەردووشان برێم. بابەتی تراژیدین بەنسبەت ئەو بابەتەکان مەسەڵەن زانی بەشکە کە زۆر زۆر گرنگە بەنسبەت هەر بابەتەکە هونەرمەند دروستی دەکاتن تەکنیکە. تەکنیک هێزێکی بەقووەت دەداتە، هێزێک دەداتە بابەت یان کارە هونەریەکان. بەڵێ سەبارەت بە پرۆسەی جیاکردنەوەی دەنگەکانی هەڵبژاردنەکان لە دهۆکەوە ڕاستەوخۆ مەسعود محەممەدمان لەگەڵ دەبێت لە دوایین زانیاریەکان ئاگدارمانەکاتەوە. مەسعود سڵاو لەبێ، زانیاریەکان چییە لەسەر دوایین یاخود بڵین هەڵبژاردنەکان جیاکردنەوەی دەنگەکان لە بۆ هەڵبژاردننی کۆمیتەی ناوەندی پارتی؟ بەلە دەمێ باش بیتن دیارە کوازل بەردەم هۆڵا کۆنگرامە ئەوە دەما 4 ڕۆژە چکان دەربازی ڕۆژە چارێ بن کۆنگرێ پارتی جمهوریەتی کوردستان هەتانوکێ بەردەوامە شقۆناغێن هەرە داوی کو هەڵبژاردنە ئەندامên کۆمیتە ناوەندیە دیارە پشتی دەنگدان دوماهی کاتی دیهی دیارە پرۆسێسا جێگدوکردنا دەنگا دیهیل دەمژمێر 6 ئەمژم دەمژمێر 8 شەوێ دەست پێ کردیە هەتا کۆنوکە کوێڤەزدەتری هەرچەندە کۆمیسیۆنێ 10 دەمژمێر دەخواست کردبوون تاکو بشێن vê پرۆسێسا جێگدوکردنا دەنگا دوماهیک بینن لێ ئەف نزیکی 12 دەمژمێرە دەرباز بن هەتانوکە هێشتا ینی پرۆسێس تەمامی دوماهیک نەهاتیە. ئەس خوازم ئاماژەوێ چەندێ بکەم هەتانوکە نزیکی 97 یا دەنگان ژێک هاتیە جێگدوکردنی ینی ڕێژێکا کێمە دەنگا مایەک و ئەوژی بینە جێگدوکردن. هەندێک ناڤل بەردەستە منە نەشێن بژم تاڕادایکی هەرە باشەوێت هەنێ بەشێکی هەرە زۆر جوانە ینی دەربازبوونا خۆ مسوگەر کردیە شوانە ژی سیداد بارزانی و 100 دەرباز بووە سیروان بارزانی سان ئومێد خۆشناف ئامینا زکری دکتۆر ئەشواق جاف ئەڤین هەروری دکتۆر علی تەتەر سەربەستڕوانشی بەهرام عریف یاسین دیسانجی ئاراس حەسومیر خان علی حسێن سەگوان هالو علی عونی گهدار شێخ و هیوا ئەحمەد هیوا گەردی هەروسا دکتۆر هێمن هەورامی دکتۆر نوری شنگاری دکتۆر محسن گەردی جەحفەر ئەمینکی سەربەستڕوانشی عەبدولخالق بابیری شاخەوان عەبدوڵڵا ئومێد سەباح دیسان زاگروس شەهید فەتاح ڕێبەر ئەحمەد دلشاد شەهاب ئیسماعیل حاچک پشتیوان صادق دکتۆر ئەڤیان سلێمان حەمید عەلی هەروەسا چنار سەعدوڵڵا و دیسانجی دکتۆرە ڤاڵا فەرید ئەوێت هەنێژیت منافسەکێ دانە کو یەک شوانە دەرباز بتنانە ڕەنگە هەردوو دەرباز بن ئەف ناوێت من ئاماژە پێکری کوڤان پترترین دەنگ دەستڤێنا دەکو بزانم کانی ئەف پرۆسێسە هەنێ چاپ ڕێڤە چیتەن و یا بەردەوامە ئەڤاما دەکەنگی بدمایکێتن میێڤانێکی من هەیە ئەو ژی بەهجەت علی سپینداری ئەو ئەندامێ کۆنگرێ چاردێ پارتی جمهوریەتی کوردستانە سەیدە فەرمو فێرشکەرە مەخۆم هینە نەویستینە شوێدی وەرە ژمش دی وەرە چکۆ دیش دەمژمێر هەشت وەرە هیلڤێرێ ئەف پرۆسە چاپ ڕێڤە چیتن گەهشتیەکی و دەکەنگی بدمایکێتن زۆر سپاس کاک مەسعود سپێدا هەمی بینەر و تەماشاوانت کوردستان 24 باش بیتن هەروەکی جەنابەتە ئیشارەت پێدایت شوێدی سعات 8 شەرە هەتانوکە پرۆسەیە بەردەوامە لەژێر چاودێریە کۆمیسیۆنا بڵندە هەڵبژاردنە هەروسا سەرپەرشتیا جەنابێ سەرۆک بارزانی چاودێریە ورد سەر بابەتی و چەندین جارە سەردانە نافولێت بنکێ دەنگدانێژی کردیە هەتانوکە ژوەکی تێژە گوتییا بەردەوامە ئەس تەخمین کەم یعنی بۆ ماوەی سەعاتێکە دیاف پرۆسە بدماهیک بێتن داخوازە سەرکەفتنێ بۆ کاندیدێت خۆکەی نەبێت دەستکەفتین کاک بەهجەت ببوو ئەس بە پرسیاری بکەم یعنی ئەف ناوێت من خواندین تە هیچ تێبینی و سەرنجەکرد سەر و ئەنجامە هەبوو
از تخمین کم زربه و نوا وصانه ده ویان انجام ما بیتنه به اشارت بدای و پروسه که زور دموکراسیانه، زور سرکفتیانه، زور شفافانه، شویه که زور دموکراسی پروش و حتی نوکجیده یا برداوم بیتن از تخمین کم یعنی رجای گشتی رنگ نوتو هشت بر نوتو نه صادش فرزا دنگا و پروسه دیا برداوم بیتن. باشه. بهترین دنگ حتی اون که کبرینه. زورترین دنگت اندامت کنگره 14 پارتی دموکراتی کردستان پارز جناب کاکسیداد بارزانی به دست خواه اینه حتی نوکه. ده برنامه هفروکت چه بیتن؟ البته پشتی افرزه دو ماهی که تهتن ده نوت کاندیدا هن اعلان کردن را گیاندن و پاشی ده دمجمر دو همی اندامت کنگره آمده بن و ده جلسه ختامیه کنگره هت خواندن و انشاءالله ببیتا کنگره که نوعی وک هر وکو جناب سروکی جی آماجه پیدای و ببیتا مایه خیر و برکت خوشی و خوشگذرانی یا پتر خلق کردستانه و جاره که دیام پیروز بایل همی اندام و لاینگرین پارتی و همی خلق کردستانه ماجد کاندید شودی ور هندک الوری ننوستین یعنی ماینه پتریا وانا ماینه الوری الزربي زوري وانا اوانت كنت ظانن توقعت كان در كفن بله ماينه هندك جي كظانن انجامت وان باش نبو نوجو اوجي پروسه که دموکراسی حل بجردنا اوه يعني دو بابت تنيان ده سركويان جده دبت تحمل حالت سه نينه سرچاوه مثلا بارس سرچاوه خواستم بیشتر آماجه وی لیست البردسته میکنم طبعا وی لیست که 33 و 35 کسیه جبر که 41 اندام ده در بازی کمیته ناوندی بن یعنی اف لیسته رنگ گهرانکاری تدا بینه کرن یعنی هندک جوان رنگ جدایی ها چند دنگت کم گل هفرکی خو پیش بکویتن یا جی پاش بکویتن جبر ویجی اف لیسته کل بردسته من بگمان یعنی پتریا و نوت کو صد دنگت بید ویب دست خو ویناین لیوک من گویی هندک شوان رنگ هفرکی ناف براوی و حوالی دابیتن سرچند دنگ کاجبر کو نوتو هفت حتی کو نوتو هشت صد دنگا وارتن هاتی کرد نیست خواستم ما ماجه چنده بکم الوزگه سه یعنی وارتن صد یعنی جدا کریه یعنی تمام بود دماغی کاتیه الوزگه دوجی همان شد جک جدا کردن دنگا صد دماغی کاتیه بتنی الهولا کنگرا یعنی هولا جماره ایک یا مجم وزگه جماره ایک الاویری هندک دنگ ماینه اویش تقریبا وقتی من آماجه بکری نوتو هشت صد هاتانو که دماغی کاتیه بتنی رجع که گله کی مایا ادیل وری پتریا و کسات کوماین او نود یان گل کاندید یان جی کاندید خوب وینه بوان مرکب زانه کنه حتی دماغی شرکت کیش اندام دفسر کویتن یان کیش کاندید دبیت اندام خلک که زور و استخوازم آماجه به چنده جیب کم مخواست از خوانزی که هندک جواب کم کو از گلوا باورم بس رنگ او ویدا متدانه کو هاتینه بهم ودانه که کیمر بیسا وگره دمجمرم به تدا بگو من از دیسا و هم دفعات زانیر زتر سر پروسس جک جدا کردن دنگا بو بینرت کردستان چهار پیش صاف کین بله مسعود محمد راستو خول دهو که ولگل مامبوی سپاس بردم هولی کنگره که زانیاری کانی سبارت با دوایین زانیاری لسر جاکردنەوەی دەنگەکان بۆ هەڵبژاردننی ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی بوو. هەر لە دهۆک دەمێنینەوە ئەمجارە لەسەر بابەتێکی تەندروستی قسە دەکەین کە تایبەت بە تەوەری پرۆگرامی بەیانی 24 لە سەرەتای پرۆگرام و ئاماژەم پێکرد کە بەکارهێنانی دەرمان و خواردنی دەرمانەکان بۆ چارەسەری تەندروستی بە چ شێوازێک دەبێت و بە پێی ڕەچەتەی دکتۆر و بە پێی چ زانیاریەکە بێت لەسەر ئەمانە زیاتر قسە لەگەڵ دکتۆر محەممەد مەجید دەکەم کە دەرمانسازی شارەزایە و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە دهۆکەوە لەگەڵم دەبێت دکتۆر بانیت باش ڕۆژێکی باش بۆ بەڕێستان پێم خۆشە لەسەر پێدانی زانیاری بە هاوڵاتیان یاخود بە گشتی بەو کەسانی کە نەخۆشن ئەگەر بە خۆشیان نەبێت بۆ منداڵەکانیان یاخود بۆ کەسانی کە یانەوێت چارەسەرێکیان پێ بدەن ئایا وەرگرتنی چارەسەر بە شێوەی دەرمان چ کاتێک پێویستە؟
بله بیانی باشتر نسبت درمان براستی بسیاره شوی که گشتی و هکر اف بسیاره دمان هندک جارا نخوش محتاجی درمانه که پیدوی درمانه که بید دست بکی الدیف تمانیت بیتن یهی تمانی مثلا اگر زاروک بید لازم ام پتر پشیارتر تعاملت گل کن رفتارت گل کن اجبر کو گلک تأثیر دلی بیتن هکه درمانه بدرستای ناتور گرتن هوا حتی مازن آداجیم هندک جور درمانه هی ناچه بید به راچه تا دکتوری بیتدان پیش شوه کیم لازم راچه تا دکتوری بیتدان گرتن الدیف وان پیزانین دکتوری دای دیو بچیتم درسته باشە دکتۆر زۆر جار کەسێک کە نەخۆشەکەوێت بە تایبەت پەتاوەرزیەکان ینی لە ساڵەکە لەوانەیە پەتایەکە بێت 2 جار ئێمە تووشی بینەوە هەندێک جار ئەو کەسا یاخود نەخۆشەکە کە کۆمەڵێک دەرمانی وەرگرتو پێی چاک بوو ئەگەر جارێکی دی تووشی ئەم نەخۆشیە بێتەوە دووچاری ئەم نەخۆشە بێ بەبێەوەی بگەڕێتەوە بۆ لای دکتۆریان بۆ بەبێەوەی بگەڕێتەوە بۆ ڕێنمایی پزیشکی خۆی هەمان دەرمان بەکارهێنێتەوە ئەمە دروستە؟ بله براسته حالت گلک چید بیدن نه بس او مروف بتنیم گلک جاراج احتمال بیجیتن ایکش حوالت من یبکاری نای مفایده جدیدی اجید راو نفسو یبکارینم بله براستی اول جوره که خلطیه چکو گلک جارام دبیت او نخوشی برینگی هاتیتا او نه او نخوشی بیت یعنی دغیر چاره سری درست بود بوی یعنی گلک جارام چید بیت قوت تا نخوشی فرق بید جبر هنده ده قوت تا درمانی فرق بیتن یان پتره یان کمتره جبر هنده ناچه بیت همی دما بکیف آخو بتوار گرتن لازم همی دما رأی دکتوری ورگرد یا درمان سازی ورگریدن باشە دکتۆر محەممەد بەڵامەش زانین زۆر جار هاوڵاتیان لەوانەیە ئیمکانێتێکی باشیان نەبێ بۆی کە سەردانی دکتۆر بکەن بۆ هەر نەخۆشیەک یاخود بنمونە بۆ سەر ئێشەیەک بۆ پەتایەکی وەرزی نەتوانن بچنە لای پزیشک لەم کاتەیە چی بکەن بۆی کە دەرمانەکە وەرگرن بۆی کە چاک بنە و چارەسەرەکان پێ بکات چونکەم حاڵەتەش هەیە بله تظن کل درمان خانه تو شی یعنی دیچه مناقشت کل درمان سازی کی بی مثلا بیشن حق بی تعقیب دی بی کوپاره کی بدی جبرند درمان ساز اگر درمان خانه بیتن تو شی و بسیار جیب کی و یعنی بسیار تاوی تو شی جیب کی مرتاحی چکو نکاجیندک درمان خانه جایی که تایبت هیا اجبرنده چه یعنی پارالنا چید و تو شی اوتاویت تو بگینی درمان سازی و گرگ جارا چه بیت نفسی چاره سری بتوجهشون لای درمان سازی و بو نخوشی باشە دکتۆر محەممەد دروستە ئەگەر لە ڕێگەی ئینتەرنێتەوە ئێمە سێرچێکین بۆ ئەو دەرمانانەی کە بەکاری هێنین کە ئێستا هاوڵاتیان توانن لە ڕێگەی گوگڵەوە یاخود ئەو دەرمانەی ئەوێت زانیاری لەسەر وەربگرێت و بۆ خۆی بەکاری بێنێ ئەم ڕێگەیە دروستە؟ براستی لوا دمایا اف آریشش کاچه بوی گرگ جارا اعتماد خود کنه سر انترنت گوگلی طبعا همی پیزدانین توی دا درست نینن یا دویجی اگر مثلا مثال اگه بجین اگر پاراستول سلامترین ماده اگر تو گوگلی دا سربخینی سر آثار جانبی یانجی زیانت لاوکی تو سربخینی تو ایدینه ویری پاراستولی بخوی اجبر هنده همید ما اعتمادات سر گوگلی گلک یا خلطه و گلک جاراجی آریشت مازان و ساچه بوی نبود درمان سازا و بود دکتور راجی که هاتی ندف اعتماد کل سر معلومات انترنتی کری باشە ئەی لە پاشەوەی کە دەرمانەکەمان کڕی دەستمان کەوت ئەو بروشورانەی کە تایەت یاخود ئەو زانیاریانەی کە لە ناو دەرمانەکە هەیە جا بە شێوەیەکی گەورە بێ کە تەلۆکێکی لەگەڵا نووسینێکە بە چەند زمانێکە ئەمە تا چەند گرنگە لای هاوڵاتیان هیچ کەس هەیە گرنگی بەو نووسینە بات و اینجا دەرمانەکە بەکاربێنێت براستی بس تخکا جواکی تشت وب یعنی یا وکری وکی مثلا روشنبیری وانا اشترا روشنبیر تقریبا نگشته مرحله بس هم مروفت تو که ما گفتی تخکا هی اعتمادت کن اصلا وارد و گلک جارات خینن و گلک جارا بسیارش مهاتی نگرین سر و راچته معناوی یهات یا خواندن بس نش لای همیا و گلک جارا نخوش و راچته نابد جمع احتمال الدف ما پاوجیتن اجبرنده هکه دول دیف روشنبیری خلکی مین تا که ام برای خلکی بدین
خواندنا وی راچته ده گلک معلومات توزه دبن چون افوالات دورو برید من گلک اعتماد دانسر و ام بینین خلکی وانا بو درمانا روشن بیتر حتی حد کیشیه ما باشه دکتور بتایبەت لەناو منداڵانە نەخۆشیە وەرزیەکان زۆر باوە ئەکرێت دایکان و باوکان بە گشتی بە خێوکاران ئەتیمات بکەنە سەر ئەو دەرمانەی کە پێشتر بەکاری هێناوە بۆی منداڵەکەی چاک بێتەوە یاخود گرنگە و پێویستە کە سەردانی دکتۆری پێ بکات ئەنجا دەرمانێکی باتێ راستینە تشێ وام نەشین بژین درستە اعتیمادەن سەر نەخۆشیە بەریان اعتیمادەم سەر دەرمانێ بەرێن چکۆمەکی مە گوتی جۆرش بوو جۆری فەرقە احتیمالە گەلێک نەخۆشیە هەکە بژن حرارەت یاد گەل هەی بەس گەلێک ئەسبابێت هەین ئەجبەر هەندێ ناچێت بێت تو اعتیمادێ بەس بکە سەر نیشانە یانژی بکە سەر ئێشە بەرینگێ خاصەتەن هەکە ژێ زاروکی بچیکتر بیت مثلا ساڵێک بیت کێمتر بیت ئەوە لازم بێتە داو دکتۆرێ نوژدارێ تایبەتمەند لە نەخۆشخانە و هەروەساژی تو حتى مازنجی لازم بێتە دەف دکتۆری هەکە زانی علامات فرقن و حتى هەکە علامات نفسی وێژی بن ناچێت بێت اعتیمادێ بکەتە سەر دەرمانێ بەرهینگێ باشە دکتۆر حاڵەتێکی دیکە هەیە کە زۆر بڵاو لە ناو دەرمانخانەکاندا هەیە ئەویش جۆرا و جۆری دەرمانەکانە یاخود جیاوازی دەرمانەکانە لە شێوازی دروستکردنەکەی یا وڵاتێکی تر بێ ئەمە هاوڵاتی چۆن ئاگادار بێت لەوەی کە هەمان دەرمانە بەڵام شەریکەیەکی ترە وڵاتێکی ترە ئەمە سەر لە شێواوی لای نەخۆش و هاوڵاتی دروست نەکردووە راستی ئەوە باشترین پرسیار بۆ هەتیاگەرن بۆچی چکۆمە گەلێک جارە دەوێتن بۆ خەلکی دیارکەین مە گەلێک جارە دەوێت بژنە خەلکی گەلێک جارە نەخۆش وەکی بژن حالەت نەفسیەکێ بۆ چ بووی بارەویە دەڕۆنیەتێک چووی سەرە ئێک دەرمان نیە لێگەریای پەیدا نەبووە هەمی دەرمانخانە هەمی باژێرت کوردستانیش احتیمالە لێگەریای پەیدا نەبووە چکۆ شکلەوێ نەنەفسیوەیە ئەوی هەی هزارها جۆرە ناو دەرمانخانەدا بەس غێر شکل غير شريكة بس نفسي نتيجة نفسي درمانية نفسي مادة علمية نفسي قوتها بس جبركو ربشان بيري نجهشتيه جالك جارا بمجو بواجي آريشة چد بن جالك جارا درمان نور گرتيه چكو نفسي شريكي نينا نفسي شكلي نينا جالك حتى خو نفسي شريكي اجي بس علاماتك شريكي بخوي بدل كري گوارد نکاته دا چه گری نور گریتن اجبار هند ام چت بجنا نخوشا هكا خاص اكي يعني ثقافات بچك دفع بيت البن نوف درماني دا بچيكاتي نوف ماده علميه نفيساي وقوات برخ نفيساي هكا تو خوش اعتماد بك سرويري نفسي ماده بيت نفسي قوات بيت وشي بكار بيني بمشكله بله دكتور محمد دوين پرسیار موي لسر ماوي بكار هناني درمانه او درماني ك لسر نسرا روزانه سيجار ئایا ئەمە تا چەند گرنگە لە کاتی خۆی و زۆر بە دروستی لە کاتی خۆیدا بخورێت و بۆ ماوەی کە دیاری کراوە تەواو بکرێت بەڵێ هەر دەرمان مەسەلەن وەختیان بژنە نەخۆشی ئەڤی ڕۆژێ جارێکێ دەخۆی معناوێ ماوەی 24 ساعتەدا تو دێ جارێکێ خۆی وەختیان بژنی تو دێ مەسەلەن 24 ساعتە تو دێ دە هیسپێ دەوەرگیری ڕۆژادیژی نەفسی وەختی دە هیسپێ دەوەرگیری وقتی بجنی روزه دو جاره لازم خلال 24 ساعت دو جاره ورگیرید مثلا 10 سپید ورگیرید و 10 شبه هر واسه کی تا گوتی وقتی سه جار بیده تقسیم 24 کی 8 ساعت درد که هر یه معنی هر 8 ساعت دو جاره که ورگیرید و اول تایباتی بوا درمان مهمه بجنی دجا هاوکرن یعنی ماده دجا باکتریا ام بجنی آنتی بیوتیک اول گلک یا ضروریات نفسی ساعت دا بتورگیرتن بله دکتۆر محەممەد مەجید دەرمانسازی شارەزا زۆر سپاس کە لەگەڵمان بووی سواز بۆ زانیاریانەی کە بە بینەران و بیسەرانت بەخشی هونەرمەندی شانۆکار کامەران ڕەئوف لە ڕێگەی کاستێکی هونەریەوە کار بۆ دەرهێنانی بەرهەمێکی شانۆیی دەکات کە لە هەردوو دەقی شانۆگەری شالێر جادوکەری مەکبەستی و شانۆنووسی گەورە ویلیام شکسپیر وەریگرتووە شانۆگەریەکە ئاوەتی هەردوو دەقەکە کراوە بۆیە کامەران ڕەئوف زیاتر لە 6 مانگە لەگەڵ گروپێکی شانۆیی یا خەریکە و خەریکی پرۆڤن
جگە لەوەش کە خۆی وەکو ئەکتەرێکیش بەشداری شانۆیەکەی کردووە بە هەندێک زانیاری لەسەر شانۆیەکەش وەربگرین و ببینین. بەڵام لە چاوتونکانێکە هەموو بەهاکانی وەک پۆشاک داوە کۆردی لای جوان تۆ دەوڵەمەنی چونکە هەژاری خۆشەویستی چونکە تەنهای گەورم خاڵچکۆ ڕۆژی چوارەم ئەبێبوونی چەپەڵت لەم مەملەکەتە نەمێنێت یەک ڕۆژ دوای شانۆ بەدایکی هونەرەکان دادەندرێن نەبوونی بودجەی پێویست و کەمی هەوڵەکان بەشێکە لەو کێشە و گرفتانەی کەڕوبەڕووی شانۆکاران و هونەرمەندان دەبێتەوە بەڵام هێشتا هونەرمەندان نەوەستاون لە بەرهەمهێنانی بەرهەمە هونەریەکان و شانۆگەریەکان زۆر باشتر بوو لەوەی ئەم تاڵاوە بکەین بە گەرومە زۆر باشتر بوو گەورە دەنا بە هەموو دەنگم هاوارەکەم وەڵێم شتێکی زۆر خراپ بکرد پاشا خوای گەورە و میهرەبان ئاگادار بێت. شانۆگەری شالیر و جادوگەرانی مەکبێت لە دوو شانۆگەری نووسری بەناوبانگی ئینگلیزی ویلیام شێکسپیر وەرم گرتووە کە ئاماژە بەوا کات کە لیر تووڕ ئەبێت لە کچەکانی هەموو مەملەکەتی تەوزیع ئەکات ئیکا بە سێ بەشەوە ئاماژەیەکە بەوەی کە هەچ وڵاتێک کەدا بەش بوو کارەسات و وێرانکاری بەدوادێت و ئەبێتە هۆکاریەوەی لە یەکترازانی خێزان و لە یەکترازانی کۆمەڵگا بە دوجار سوێن بە تشتی خۆری پیرۆز سوێن بە نهێنیەکانی ژیان و مەرگ لێبەریت کەم لە تۆزی بەڵکایەتی وشە زۆر لاوازترە لەوەی کە بتوانێت بزارش لەو ئەو کارکتەرانی تر کە ڕۆڵم تیا بینیوە هەرێکەوە بە جۆرێک بووە هیچی ناچێتەوە سەر ئەم کارکتەرم کە ئێستا ڕۆڵی گۆنڕێڵە کارکتەرێک حەز بە خوێنڕشتن بەدەسەڵات چاوچنۆک هەموو ئەو حەز و ئارەزوانە کە لە پێ ناوی دەسەڵاتە ئەوێ بەدەستی بێنێت ئاغاکان ئەبن بە وەستای خێر ئەم پێشبینیە ئاواتی جادوگەرانە ئاگادار بن بە کارکتەری تۆمای هەژار دەورم هەیە کارکتەرەکەم تۆمای هەژارە کابراایکی زۆر زیرەک ڕۆشنبیر ڕۆشنفکر یعنی وای لێ تاکەکان ئەمەنە پیسن مرۆڤەکان ئەم دوورەکەوێتەوە لە مرۆڤەکان ئەڕوات یاخیە بێ بەرەو شاخ و لەگەڵ گژوجا ئەژی ئەڕوات یعنی دوورەکەوێتەوە لەم بیئە پیسە ناشرینەی کە ئێستا ئەگوزەرێ خۆمانی تێی ئەم خاکە بە پیتە بووە مڵکتان خۆتان بەرپرسن لەبەرێوەبردنی ئەو دەوەرە تەنها لە خۆشەویستی ڕەزامەندی بەڕێزتان نابینم ئێوەن ڕووناکی ناخوڕێگام هەر سەبارەت بە ئەدەب و هونەر دەمێنینەوە کە لە شاری کەرکووک خولی سێمی فستیڤاڵی شانۆی کەرکووک دەستی بەکارەکانی کرد و بڕیاریشام فستیڤالە گەورەیە 6 ڕۆژ بخانێت کە بڕیارە 9 شانۆگەری لە نێو هۆڵ و 11 شانۆگەری لەسەر شەقامیش پێشکەش بکرێ و چەندین سیمینار و پانێڵ و کۆڕی ڕخنەیی هەموومانە لە چوارچەوەی فستیڤالەکەدا پێشکەشەکرێت. خولی سێمی فستیڤاڵی شانۆیی کەرکووک دەستی بەکارەکانی کرد. لە ڕێوڕسمی دەستپێکی فستیڤاڵدا حەمەی حەمەد سەعید وەزیری ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان و ئەحمەد فەکاک بەدرانی وەزیری ڕۆشنبیری حکوومەتی فیدراڵی عێراق ئامادەی بوون. پاڵپشتی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەرەو پێشبردننی هونەر و ڕۆشنبیری لە کەرکووک دووپات کرایەوە. حکوومەتی هەرێمی کوردستان شخصی سەرۆکوەزیران جێگری سەرۆکوەزیران هەموو وەزیرە بەڕێزەکانی هەرێمی کوردستان بۆ کەرکووک درێغی ناکەن بەپێی ئەو توانایی هەیە پشتیوانی هەموو پرۆژەکان کراوە. بەشداربوانی فستیڤاڵەکە لە هەر چوارپارچی کوردستانەوە بەشدارن. لە ماوەی 6 ڕۆژدا نمایشە شانۆیەکانیان لە شاری کەرکووک و قەزای چەمچەماڵ پێشکەش دەکەن. فستیڤاڵی شانۆی کەرکووک خولی سێم دوای ڕوبەڕووبوونەوەی دەیان ئاستەنگی زۆر قورس لە 24 ساعتی پێش دەستپێکردنی فستیڤاڵ خۆشبەختانە توانیمان بەسەر هەموو ئاسەنگەکانە زاڵ بین و بۆ سەلماندنی ضرورەتی فستیڤاڵ توانیمان فستیڤاڵ دەست پێ بکەین خولی سێم بەردەوامە بێ بە بەشداری 20 نمایشی شانۆی 11 نمایشی سەر شەقام و 9 نمایشی هۆڵ.
هونەرمەندان و شانۆکارانیش بەڕێوەچوونی ئەم جۆرە فیستیڤاڵانە بە گرنگ دەزانن و داواکارن هاوکاری و دەستگیرۆیی زیاتری هونەرمەندان بکرێت. لەم شارە کە شارێکە هەر خۆی هونەرە، هەر خۆی شعرە، هەر خۆی ڕۆشنبیریە، لەبەر فرەکلتوری ئەم شارە شارێکی گرینگە لە کوردستانە. ئەم خولانە و ئەم فیستیڤاڵانە زۆر زۆر گرنگی بە تایبەتی بۆ شانۆکار، بۆ هونەرمەندان، بۆ نووسەران، بۆ هەمووی، چونکە ئەبێ بە دیدارێک بۆ بەریەکەوتنی جارێکی تر کولتورەکە جیاوازەکان بەیەکەوە بە تایبەتیش بۆ کەرکووک. لە خولی سێمی فیستیڤاڵی شانۆیی کەرکووک 9 شانۆگەری لە نێوهۆڵ و 11 شانۆگەری سەر شەقام و چەندین سیمینار و پانێڵ و کۆڕی ڕەخنەیی پێشکەش دەکرێن. دیلان بەرزان، کوردستان 24 کەرکووک. لە سەر ئەم فستیڤاڵە و چۆنێتی بەڕێوەچوونی و بەردەوامیەکانی و ساڵانە کە فستیڤالێکی لەو شێوەیە لە شاری کەرکووک ئەنجامە درێ زانیاری زیاتر، ئێمە میوانداری بەڕێز ئالان هیوامان کردووە کە ئەندامی لیژنەی باڵای فستیڤاڵی شانۆی کەرکووکە و بەشێکی ڕاستەوخۆ لە کەرکووکەوە لەگەڵمانە بێت. بەڕێز ئالان سڵاو لێبێ و پیرۆزبایی و لە هەمان کاتیشدا دەستخۆشیتان لە یەکەین بۆ ئەو فستیڤاڵای گەورەی کە لە کەرکووک بۆ ماوەی 3 ساڵە ئێوە کاری تیاکەن و وەکو ئاماژەشتان پێکردووە لەگەڵ ئەو هەموو ئاستەنگەی هەیە بەردەوامن. بەردەوامی فستیڤالێکی لەو شێوەیە لە کەرکووک چی وای لێ کردووە یاخود چی وای کردووە کە فستیڤالەکە بەردەوام بێت؟ سڵاوتان لێبێ و بەیانیتان باش و بەیانی لە کوردستان 24 و بینەرانی کوردستان 24 باش. هەڵوەتا بوونی فستیڤالێکی کوردی بە ناوی فستیڤاڵی شانۆی کەرکووک بە بەشداری 4 پارچەی کوردستان خۆی لە خۆی ئاستەنجێکی گەورەیە کە لە شاری کەرکووک ئەنجام بدرێ. کێشە و بەربەست زۆر هاتە پێش بۆ تاک و دوا ساتی ئەنجامدانی ئاهەنگی دەستپێک، بەڵام توانیمان بە هاوکاری بەڕێوەبەران و بەرپرسانی ئەمنی و حکومی شارەکە و بەڕێز وەزیری ڕۆشنبیری زاڵ بین بەسەر ئەو کێشە و بربەستانە. هەڵبەتە فستیڤاڵی شانۆی کەرکووک خولی سێم ڕەنگە جیاواز بێت لە خولەکانی پێشوو، خولی یەکەم و دووەم تایبەت بوو بە شانەی هۆڵ، بەڵام ئەم ساڵ بە هاوکاری گروپی شانۆی هەوار فستیڤاڵی شانۆی سەرشەقامش تێکەڵکێشی ئەم فستیڤاڵە بوو بۆی لە کۆی گشتیا ببێتە 20 نمایش. نمایشەکان بەو جۆرە بوون کە 9 نمایشی هۆڵ و 11 نمایشی سەرشەقام بێت. وا بڕیار بوو ئێمە بەرنامە و پلانمان ئەوها دانابوو کە فستیڤاڵەکە سەرجەم نمایشەکانی لە شاری کەرکووک بێت، بەڵام بوونی هەندێک بربەست و ئاستەنگ ناچار بووین ڕووبەری فستیڤاڵەکە فراوانتر بکەین و لە قەزای چەمچەماڵش بەشێک لە نمایشەکانمان ئەنجام دەین. ئاستەنگەکە ئەو بوو کە میوانانی ئێمە لە سنووری کوردستانەوە داخل بوونا وەتە لە مەرزی باشماغ و ئیبراهیم خەلیل پێویستیان بە ڤیزەی عێراقی نییە لەو سنوورە، بەڵام بۆ هاتنە ناو کەرکووک تووشی کێشە ئەبن یاخود ناتوانن بێنە ژوورەوە، بۆیە ناچار بووین بە ڕێگایەکی ترەوە ئێمە لە ناو چەمچەماڵ نمایشەکەمان بکەین. باشە کاگالان بۆ چارەسەرکردنی و کێشەیە هەڵبەت ئەو ڕێگەیەتان دۆزیێتەوە، کەواتە شانۆکار لە چەند وڵاتەوە یاخود لە چەند شارەوە هاتن و بەشداری فستیڤاڵەکان کرد؟ نمایشەکانی هۆڵ بریتین لە دوو نمایشی ڕۆژئاوای کوردستان و دوو نمایشی ڕۆژهەڵاتی کوردستان و دوو نمایشی باکووری کوردستان و دوو نمایشی کوردستانی خۆمان و هەروەها ئێمە ساڵانە وەک نریتێک ئێمە نمایشێک لە شاری بەغدا دێنین وەک میوان لە دەرەوەی پێشبڕکێ بەشدار بێت. باشە زیاتر ئەو بابەتانەی کە ئامادەتان کردووە لە چوارچەوەی شانۆدا جەخت لەسەر چیە کاتەوە؟ بابەتەکان گشتگیرن یاخود دیاری کراون؟ هەڵبەتەن نمایشی شانۆین ئەوە ورکشۆپمان هەیە و پانێڵمان هەیە و دانیشتنی ڕەخنەییمان هەیە، بەڵام وەک ئاماژەم پێکرد سەرەتا ئەو سیستەمە گۆڕانکاری تیاکەوت، واتە ئێمە بەشێکی لە شاری کەرکووک ئەنجامەدەین و بەشێکی تری ئەتوانم بڵم بەداخەوە بە ناچاری لە
قەزای چەمچەماڵ ئەنجام دەین واتە ئەوە کەمکردنەوە نییە لە قەزای چەمچەماڵ بەعکسەوە ئەو بە شاری خۆمان ێزانین بەڵام وامان بە باش زانی بوو کە ئەم فستیڤاڵە تەنها بۆ کەرکووک و بۆ کەرکووکیەکان بێ واتە تۆ بین و لۆگۆی حکوومەتی هەرێمی کوردستان و لەم دۆخەیە لە ناو کەرکووکە بە پۆستەر و فلێکس بڵاوی بکەینەوە ئەو خۆی بۆ خۆی نامەیەکە بۆ ئیثباتبوونی کوردستانیەتی ئەم شارە کەواتە لە ڕووی نەتەوەییەوە لە ڕووی کوردایەتیەوە ئێوە زیاتر جەختتان کردوتەوە ئەمە ژوای کردووە کە هەموو پێکهاتەکان لە کەرکووک بەشداریان تیا کردبێ و بۆ تۆخکردنەوەی ئەم بابەتە بەڵێ ساڵی پاریش هەمان پلان و بەرنامەماندانا و توانیمان بە سەرکەوتووی ئەنجامی بدەین میوانانی دەرەوەی با بڵێن باشووری کوردستان توانیان بێنە ژوورەوە بەڵام بە هەندێک ڕێکاری ترەوە توانم بڵێم بە ئیتیفاقێک یاخود یاسایەکی تایبەت کە بریتی بوو لەوەی پاسەپۆرتەکانیان لە نێو بازگەکان بمێنن و بتوانن بێنە ناو شاری کەرکووک بەڵام ئەم ساڵ بەهۆی گۆڕینی بەرپرسانی ئەمنی و ئیداری شارەکە و کابینەی ویزاری ناچار بووین ئەم دۆخە بێتە سەر باشە بەڕێزالان ئەو شانۆیانەی کە ئاماژتان پێکردووە لەسەر شەقام پێشکەش بکرێت بە چ شێوازێکە و لە سەر کام شەقامانەیە چۆن ڕێکتان خستووە چەند شەقامێکی شاری کەرکووک دیاری کراوە و چەند باخچەیەک و لە پردێ لە یەکێک لە زانکۆکان نمایشمان داناوە بە هاوکاری پۆلیسی کەرکووک ئێمە ڕەنگە جادەکان دابخەین بۆ چەند ساتێک وەک نمایشەکە پێویستی بکات بەڵام ئەوەی ناو باخچەکان بێکێشە ڕاتەڕێەوە هیواداریم بە بێکێشە بڕاتەڕێەوە باشە ئەو بابەتانەی کە سیمینار و یاخود گفتوگوی لەسەرەکەن زیاتر کام بابەتانان سیمینارەکان تایبەت کراون بە دوو بەشێکی تایبەتە بە شانۆی کوردی و ئاستەنگەکان و کێشەکانی لە چوارچێوەی کوردستانی گەورە و ورکشۆپەکان بۆ ڕاهێنانی ئەکتەرە لەلایەن یەکێک لە دەرهێنەرە بەناوبەکانی شاری کەرکووک لە شاری لە وڵاتی ئیتالیاوە هاتووە دوێنێ شەو گەیشت و ورکشۆپەکە وا بڕیارە لە سبەینەوە دەست پێ بکات باشە بەڕێز ئالان لە ڕووی ڕیکلام و بە بازارکردنی فستیڤاڵەکە چۆن ڕۆیشتووە ئایا تا ئێستاکە و بەردەوامی شەبێت چەند ڕۆژێکتان ماوە تا چەند توانیوتانە ڕێکلامێکی باشی بۆ بکەن کە لە ئەست ئەو ماندووبوونەی فستیڤاڵەکە و وە گرنگی فستیڤاڵەکە دابێت لە ڕووی ڕیکلامەوە کەناڵەکانی ڕاگەیاندن هەڵبەتە کەسیان کەم تەرخەم نەبوونە بەرامبەرمان و لە ڕووی فلێکس و پروشەر و فەیسبوک و هەموو بەشەکانی تری سۆشیال میدیا ئێمە ڕیکلامی خۆمان کردووە و شایدی لەسەر ئەو قسەیەش کە هۆڵی سنتەری ڕۆشنبیری بوو دوێنێ ئاهەنگێکمان توانیمان ئاهەنگێک بە سەرکەوتوی ساز بدەین هیوادارین نمایشەکانش پڕبن لە بینەر و ئێمە چاوەڕی بینەرانەکەین بەڕێز ئالان هیواندامی لیژنەی باڵای فستیڤاڵی شانۆی کەرکووک سپاس کە لەگەڵمان بووی بۆ هیواین کە بەردەوام بن هەموو ساڵێک و سەرکەوتوو بن سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێ لە شاری کەلار ناوەندی دارەی گەرمیان بە بەشداری 200 کۆمپانیا و خاوەنکار و فرۆشیاریش بەگشتی سێمین هەفتە بازاری ساڵانە ئەنجام درا کە ڕێکخرانی هەفتە بازارەکە باسیێوەکەن بەراورد بە ساڵانی ڕابردوو ژمارەی کۆمپانیا و فرۆشیاران زیایان کردووە بۆیە پێشبینی هاتنی زیاتری گەشتیارە کرێ بۆی کە زیاتر کڕین و فرۆشتن ڕوو بدات و بازرگانی لەم ناوچەیە گەشەیەکی باشتر بکات. سێمین هەفتە بازاری ساڵانەی کەلارە. لەم هەفتە بازارەدا کۆمپانیا و فرۆشیاران لە چەندین شار و ناوچەی کوردستان و عێراق، ئێران و تورکیا بەشداریان کردووە. سەردانیکەرانی هەفتە بازارەکەش گرنگی بە کڕینی خواردنە خۆماڵەکان دەدەن. ئێمە لە هەڵەبجە شەهید هاتوین
لەڵەبجە شازیندای بازشتی کوردەواریمانێ ناوکو ڕۆن و گوێز و هەنگین و دۆشاوی تو دۆشاوی ڕۆبەهەنار و ئیتر ئەماشمان پێ دۆینەیە و قەلە خەرمانە و برنجی کوردیمانەیە دەرەجەیەکەوە بەڵێ ئەوانە هەمووی خواسی لەسەرە ڕۆنی کوردی زۆری خاسی لەسەرە. ساڵانە لە کاتیکردنەوەی هەفتە بازاڕی کەلار زۆرترین گەشتیار ڕوو دەکەنە شارەکە. ئەمەش وای کردووە جیا لە ڕەخساندنی کاری زیاتر کەرتی گەشتیاریش بەرەو پێش بچێت و گەشتیارانیش پێداویستیەکانیان لەم بازارەدا بکڕن. ئەم جۆرە فستیڤاڵانە هۆکارێکن بۆ هاتنی سەردانی کەر و گەشتیار بۆ ناوچەی گەرمیان و بەگەرخستنی جوڵەی بازاڕ و بەگەرخستنی کەرتی گەشت و گوزارە لە ناوچەکە. ئەم جۆرە فستیڤاڵانە گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە چ با پێشاندانی ئەو کاڵاوشتومەکانی ناوخۆ و هەروەها دەرێکی بە گەشتیاران و سەردانی کەران هەیە. هەروەها 200 شوێن لە کۆمپانیا و لە براند و لە خاوەنکار و لە کاری دەستی لەم فستیڤاڵە کارەکەن و بەرهەمەکانی خۆیان نمایشەکەن. هەر کاتێککە فیستیڤاڵ ئەکرێت سەوا دێم هەم بۆ سەردانیکردن هەمیش ئاشنابم بە کۆمەڵێک خواردن و ئەو شتانە و زۆربەی کۆمپانیاکان لێرە بەشداریان کردو و تر سێری شتەکان ئەەکەم و ئەگەریش پێداویستیەکەم هەبێ ئەیکڕم. ساڵی ڕابردوو 150 کۆمپانیا و خاوەنکار بەشداری هەفتە بازاڕی کەلاریان کردبوو. لە ماوەی 4 ڕۆژی هەفتە بازاڕەکەیش ملیارێک و 300 ملیۆن دینار کڕین و فرۆشتن کراوە و نزیکەی 150,000 گەشتیاریش سەردانی بازاڕەکەیان کردبوو. بۆ ئەم ساڵی زیاتر لە 150,000 گەشتیار سەردانی بازاڕەکەیان کردووە و زیاد لە ملیارێک و 500 ملیۆن دیناریش کڕین و فرۆشتن بەو کاڵا و کەلوپەلانەوە کراوە کە لە بازاڕەکان نمایش کراون. هەرێم جاف، کوردستان 24 کەلار. کتێبێک بە ناونیشانی ژیان دنافبەرە دوو بەرئاشاندا بڵاو کرایەوە کە تایبەتە بە ژیان و خەمی هاوسەر و نەوەی بارزانیەکان. لە یەکێتی سۆڤێتی جاران لەگەڵ چەندین بەڵگەنامە و دۆکومنت و وێنە کۆکراوەتەوە بڵاو کراوەتەوە. کتێبەکە بە شێوازی کرمانجی نووسراوە و لە دوو بەشپێکێت کە 527 لاپەڕەیە. نووسەری کتێبەکە باسیواکە ماڵ بە ماڵ گەڕاوە بۆی کە بەڵگەیەک کۆبکاتەوە لە کاتی بڵاوکردنەوەی کتێبەکەشە و چەندنەوەیەکی بارزانیەکان لە ڕووسیاوە گەڕاونەتەوە و ئامادە بوون لە ڕۆژی ناساندنی کتێبەکەدا. نەوەی بارزانیەکانن لە باوکێکی کورد و دایشێکی ڕووس. باوکی جەواهیر یەکێک دەبێت لەو پێشمەرگانی لەگەڵ مەلا مستەفای بارزانی دەستشنایەشێتی سۆفێتی جاران و هاوسەرگیری دەکەن. باوکی جەواهیر ناوی بادین قادرە. ئەو کاتەی جەواهیر تەمەنی 8 ساڵان دەبێت باوکی جەواهیر لە ساڵی 1958 دەگەڕێتەوە هەرێمی کوردستان و بەردەوامی بە شۆڕش دەدا و لە ساڵی 1963 شەهید دەکرێت. بەڵام خێزان و منداڵی بێئاگان لە شەهید بوونی. دوای تێپەڕبوونی کات جەواهیر تەمەنی دەبێت بە 59 ساڵ و دەگەڕێتەوە هەرێمی کوردستان و بە خزم و کەسوکارەکەی شاد دەبێتەوە. ئەو دڵخۆشەوە کوردێک کە باوکی خەباتی کردووە لە پێناو گەلەکەی. هەرچەندە ژیانمان زۆر خراپ بوو بەڵام ئێستا زۆر باش و زۆر خۆشحاڵم کە خزم و کەسوکارم دۆزیوەتەوە لە کوردستان لە دەوریان کۆ دەبینەوە. هەڵسوکەوتیان لەگەڵ ئێمە زۆر باشە. باوکم کوردە کەواتە منیش کوردم. وەکو کوردێک هەمیشە هەڵسوکەوتمان لەگەڵ دەکەن. من زۆر خۆشحاڵم کەم شەو لێرە ئامادەم و هیچ بڕوام نەدەکرد کە ئەو هەموو خەڵکەم شەو لێرە ئامادە بێت بۆ گوێگرتن لە چیرۆکی ئێمە. بۆ من جێگەی شانازێک کە دەبینم باوکم بارزانانی و لە گوندی دێزۆیە و لەگەڵ مەلا مستەفا بارزانی بۆ وڵاتەکەیان تێکۆشان و خەباتیان کردووە و شۆڕشیان بەرپا کردووە. نمایشکردنی کتێبەکە بە ناوی ژیان دنافبەرە دوو بەرئاشاندا کە باز لە ژیان و خەمی هاوسەر و نەوەکانی بارزانەکان دەکات و دۆکومنتێکی زۆری کۆ کردوتەوە. ئەوانی لە ڕووسیاوە هێناوەتەوە بۆ هەرێمی کوردستان. نووسەری کتێبەکەش دەڵێ ئاسان نەبوو بۆ من دۆزینەوەی بارزانەکان بەڵام هەوڵ دەدەم لە داهاتوودا بیکەم بە فیلمێکی دۆکیۆمەنتاری. ئەوان ژنانە وەکو قەهرەمان خەباتگیریە بۆ قەزیا کوردی
مافيا كو ام رول جنا روسيش بينكن وك جنا كو بياني كو هاتي الولات ما خدمت كري زاروكت خو پرورده كري و توشي صدان ايش و آزار و انفال و كيميا باران و جينوسايد بوي والله او دوكومنتانا مال بمال دگرام هل جنيكم دا برسي چت هيا وين يكون چ هيا ارشيف چيا مخابن اوقاتي که دستم پیکرد کلوپلکان زور بیان زیندو بون ما بون بلام استا که بشکیان کوچی دوان کردووە کتێبەکە لە دوو بەش پێک دێ و لە بەشی یەکەمدا چاوپێکەوتن لەگەڵ خێزان و نەوەکانی بارزانەکان لە رووسیا و هەرێمی کوردستان کراوە و لە بەشی دووەمیشدا تایبەتە بە بەڵگەنامە و وێنە و دۆکۆمنتەکان کتێبەکە بە شێوەزاری کرمانجی نووسراوە و لە 527 لاپەڕە پێک هاتووە. ئازەر فاروق، کوردستان 24 هەولێر. جارێکیکە دەگەڕێنەوە دووهۆک و ڕاستەوخۆ مەسعود محەممەد هاوکارمان وەردەگرین سەبارەت بە دوایین زانیاریەکان لەسەر پرۆسەی جیاکردنەوەی دەنگەکانی هەڵبژاردنەکان لەگەڵم دەبێت. مەسعود پێم بڵێ جیاکردنەوەی دەنگەکانی کۆمیتەی ناوەندی پارتی کۆتایی پێ هاتووە یاخود هێشتا بەردەوامە؟ کاک شۆڕاش زوەرم گرە. مەسعود گوت لە دەنگمە و ژین و ڕژاو باش بیتن دیارە دەنگێتانە گەشتەمە لە ئەسخازم ئامۆژەوێ چەندێ بکەم کو ئەف دەمێستێ دامە پرۆسەیەژێک جوداکردنا دەنگان 100 دماهی کات یعنی شپێشیا سێچار خۆلەکان پرۆسە تەمامی ژێک هاتە ژێک جوداکردن دەنگێت هەمی ئەندامان هاتنە ژێک جوداکردن و شێم بێژم تا ڕادەیەکیژی ADF ناوێ سەرکەفتی ڕەنگە هاتە بنە دیارکردن ئەز هەوڵدام الڤێرێ كاكوميت خوشنا والفيرياس قالي باغم باشي عندك كمار البردس من اساس ما بجيب قوام مراجي بكام خونزي كام كاكوميت اما لا باخش راس طاوخين عزتنا بيت وني بسيده ما حسب بله بروسي لك جاك نو داك كان كوتاي هات بله بروسي كتشون تەواوی کارەکانی چاردەمین کۆنگرە لە دەستپێک تا ئێستا کە پرۆسەی یەکلاکردنەوەی دەنگەکان بوو هەر هەمووی بەپێ ئەو بەرنامە و بەپێ ئەو پلانێک کە دانرا بوو سەرکەوتوانە تەواو بوو ئێستا تەواو دەنگەکانێک لاکرانەوە پاش چەند سەعاتێکی دیکە مەراسیمی کۆتایی ختامیەکە ئەنجام دەدرێتن و ناوی دەرچوانی بربژێرەکان ڕادەگەندرێتن و کۆتایی بەکارەکانی کۆنگرە دێتن کە هەموو پرۆسەکە بە سەرکەوتوی بەڕێوەچوو. ناوێت سەرکەفتی و دەکەن گەنە ڕاگەهاندن ینی نوکە دیار بووی کاکی سەرکەفتی. بەڵێ ئێستا دیارە بەڵام لەبەرەوەی لێژنەی سەرپەرشتی و کۆمسیۆن و لێژنەی دادوەری کە هەموو ئەوانە دەبی ئەوان بە فەرمی یەکلایی بکەنەوە ئەو کات ئیدی بە فەرمی ئەو یەکلا دەکرێتەوە سەعات 2 لە مەراسیمێکدا ناوی سەرکەوتوان یان دەرچوان چکە کە سەرکەوتونیە لە پرۆسەیەدا ئەوانن کە متمان بەڵێ بێشک بەتاکید ڕێژەکە باشە و بەڵام بە فەرمی چاوەڕوان دەکەین تا سەعات 2 بە فەرمی ئەوانەی کە سەعات 2 هیچ فەرمینینە هەتا سەعات 2 ئەوانەی بڵاودەبتەوە وەرزانی بڵاو دەکاتەوە فەرمینیە مەراسیمێک ئەنجام دەدرێت لە مەراسیمەکەدا ناوی سەرکەوتوەکان لە پرۆسەکەدا بڵاو دەکرێتەوە بە خیتامی پێدەگوترێ ئاهەنگی خیتامی کۆنگرەیە کە کارەکانی کۆنگرە بە کۆتا هات بێشک جنابی سەرۆکیش وتەی دەبێتن. دەنگێتەل چاوەستن تقریبا چەند زۆر زۆرن دیت ینی ڕاستیژ یەکەمی بەس وەکو هەژمارتون نزانی واللهی بەدەقیق ناوەڵە بەس دەزانم زۆرە 700 لەو بینەیە زۆر سپاس زۆر سپاس زۆر سپاس کاکەمت خۆشنافێکش کاندیدە سەرکەفتی بوو کاندیدەکە دیلڤێرە دەرباز بۆ بڕاستی دەنگێتی کێم بوون من ئاماژەیەکژی بۆ کرد مخواست ئەس گەل باغم لێ دیارە ئەو نەشە بۆ من باغیتن ژبەر و هەژمار دەنگێت توژی کێم بۆ بڕاستی ئەس گەل هەندێکە باغم سەیدا مزیلە ئەزی گەلەوە باش ئەڤە ئەوین بینە نەڤە پیرۆزباهی ئارەستەیە کە دوت کەم تایبەتی ئەف کاندیدت کو شیان ڕێژا پێت ڤیا دەنگا بەدەستخۆڤە بینن کاک ملاتوارە هیوەرە ناوێت پرۆسێدا چاو پرێڤەچ تو ئەندامی کۆنگرێژی بوو وڵا پرۆسە گیرۆ بۆ گەلێک زۆر بە دیموکراسیانە پرێڤەچ و حەقی مڕاشە حاجی بوو تەک تەکێت دەنگال سەر ڕاستن
يعني وكي ما قلت 1600 کس دنگ دا اگر تو لک دانش استوی که رنگ نزدیکی ببینه 42000 دنگ باورتنا 42000 دنگ قاعد چکی شنی خلاص بود و حتی اون که جمع تشیاری اسکالا هات نتومار کرد نرازیبون هبون انجام رسمی هات نه راگه هندن حتی که انجام رسمی نه راگه هندن هیچ اسکالا نه هات تومار کردن بس دیار افرادی داده هندک نرازیبوی هبون طبيعي طبيعة انتخابات عندك سر كم عندك دي يعني مين وهمي بروسيس بجدار بيكبا يعني همي هر كانديدا كده دادن قد برين حدا بروسيس تمام بوي ودرجة سكالاج بيجومان ده هتا فكر بس جاره انجام نهاتنا راجع هذا حدا درجة سكالا بهتا فكر سپاس كاكم دور سپاس بخير اس قال كاسة كدي بابا قال مدرسة ما مستواشي ام خسر بوبرا آره والله شو بروسيس كيف بس آخرنا تانا مامن باشا سپاس بوده دیارک اسپدزیه پتریا و کساجی او نوید کنن نوستین ده هول دم جمیرت بهتن دا زانیاری زیادتری پیدا کن سر انجام سر او کسی که بترین دنکی نای یعنی گشت در باز بیشتر ما ماجا فندکر که هندک نوت آشکارانه حتی نوکه دم جمیرت بهتن دا دگل ودا بردامی مسعود محمد راسخو لدوه که لگل مامبوی سپاس بو زانیاری کانت بەڵێ وەکو هاوکارمان ئاماژەی پێکرد کە پرۆسەی جیاکردنەوە و ژماردنی دەنگەکانی ئەندامانی کۆمیتەی ناوەندی پارتی کۆتایی پێهات و دوای چەند کاتژمێرێک پرۆسەکە ڕاگەندرێت و ناوی تەواوی ئەندامانی کۆمیتەی ناوەندی پارتی بڵاو دەکرێتەوە ئەو ئەندامانەی کە سەرکەوتوو بوون و یاخود بڵێن هەڵبژێردراون. چاوتان لەسەر کوردستان 24 بێ بۆ بینین و بیستنی دوایین زانیاریەکان سەبارەت بە هەڵبژاردنەکانی چواردەمین کۆنگرەی پارتی دیموکراتی کوردستان. پرۆگرامی بەیانی 24م پێشکەشکردن. سپاس کە بینەر و بیسەر بوون.